لە چەند ڕۆژی ڕابردوو هەرێمی کوردستان خۆپیشاندانی ناڕەزایی لەسەر پێنەدانی موچەی چەند مانگی فەرمانبەران و نادادپەروەری لە زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستان گوزەرا و قوربانیشی لێکەوتەوە. خۆپیشاندانەکان خامۆش بوون. لە واشنگتن کە بە هەزاران کیلۆمەتر لەو ناوچەیەوە دوورە ژمارەیەک شارەزا پرسی دەوڵەتی کوردی تاوتوێ دەکەن. So there are always crises in Kurdish territories. هەموو کات قەیران لە ناوچە کوردیەکاندا هەبوو. چەندێک لەو قەیرانانە ئەنجامی سیاسەتی هێزەکانی ئاسایش و حەز دەکەم کوردەکان زۆر جاران خۆ دەکەنە قوربانی بۆ بەرژەوەندی نیشتمانی وا بزانم ئەم جارەش هەروە دەکەن. ئەم قەیرانە شتێکی نوێ نییە بۆ هەرێمی کوردستان. بەپێی راپۆرتی بانکی نێودەوڵەتی کە لە مانگی 2015دا بڵاو بۆتەوە هەرێمی کوردستان پێویستی بە 1 ملیار و 4 ملیۆن دلار هەیە بۆ ڕاگرتنی بارە لارە ئابوووریەکەی. سەرڕای ئەوەش لەو کۆنفرانسە پشت بەتوانە ئابوووریەکانی هەرێم بەستاوە کە هەرێمی کوردستان بنەمای بوون بە دەوڵەتی تێدایە. وتەیەکی باوکم هەیە کە دەڵێت ئایندە بە شێوەیەکی گەشە ئەوەش بۆ کوردستان گونجاوە. ئابووری کوردستان زیاتر پشت دەبەستێ بەسەر چاوە سروشتیەکان. ئێستا هەرێمی کوردستان 45 میلیارد نەوتی خاویە دەچی هەیە. هەروەها بە گازی سروشتی دەوڵەمەندە. گرفتی حکوومەتی هەریم سەختی لە هاوردەکردنێتی وەک توێژینەوەکانی ئێمە. کەرتەکانی تر وەکو کشت و کاڵ گرینگە بۆ کوردستان. ئەوەش میژویەکی هەیە. کورد لەسەر زەویەکی فراوان دەژی، هەروەها کەرتی گەشت و گوزاریش بەرەو پێش چووە. ئەوانەی سەفەری بۆ دەکەن دەتوانن بە ئارامی و سەلامەتی تێدا بگەڕێن. بیرروڕای فەرمی ئەمریکا سەبارەت بە عێراق هێشتا وەک وڵاتێکی یەکگرت و ڕەفتاری لەگەڵ دەکات بە پێچەوانەی بۆچوونی هەندێک سیاسی و شیکەرەوەکان کە جارێکی دیکە عێراق نابێتەوە بەیەک و تا دێ ململانی پێکاتەکان لە بەهێزبووندایە لە شەرگەکان و لە ناو پەرلەمانیش. نانسی سۆدیربێرگ وەک یەک لە خاوەنی پرۆژەکە لای وایە دەبێت جیهان خۆی بۆ دروستکردنی ئەو دەوڵەتە ئامادە بکات. بەشداری پێکردنی تورکیا و عێراق و ئێران لە توێژێکدا لەسەر بابەتە سیاسەکانی دوای سربەخۆبوونی هەرێمی کوردستان لە مەڕدانپیانانی سنوور و بەستنی پەیوەندیابووری ڕاستپاردەمان بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەیە کە لەوە بگەن هەرێمی کوردستان بەرەو سربەخۆیی هەنگاو دەنێت. لەو پرۆژەی واشنگتۆن ڕاستپاردەکان خاوەنماڵێکی گرتبووە کە دەبێت چاکسازی بکات. نوێنەری حکوومەتی هەرێم لە واشنگتۆن بەیان سامی عەبدوڕەحمان باز لەوە دەکات ئەو بارودۆخە خراپ بەسەر هەرێمی کوردستاندا شکاوەتەوە. ڕاستە ئێستا وەزعی کوردستان زۆر باش نییە بۆ ئێمەش زۆر خراپە. ئێمە لە ئەمریکا کە لەگەڵ خەڵک قسە دەکەین لێمان دەپرسن ئێمەش دەڵێنەوە بەشێکە لە پرۆسەی دموکراسی کوردستان. ڕاستە وەزعەکە باش نییە بەڵام ئەوەی کە باشە ئەو هەموو گفتوگۆ و مناقەشەکە هەبوو. لێرە لە ئەمریکا وتوێش لە خەونی میلەتێکەکرێت دەوڵەتی کوردی، بەڵام لە باشووری کوردستان ئێستا چی دەگوزارێت؟ دوورکەوتنەوە لەو مافە یاخود نزیک بوونەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.